کارەکانی لیژنەی لامەرکەزی سلێمانی لەگەڵ تەواوی بەڕێوەبەر و یەکە ئیداریەکانی سنووری سلێمانی و هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین و گەرمیان بۆ زیاتر دەوڵەمەندکردنی پرۆژەی لامەرکەزی بەردەوامە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوەی خستە ڕوو کاری لیژنەی لامەرکەزی بۆ شۆڕکردنی دەسەڵاتەکان بۆ دەسەڵاتی کارگەڕی و دارایی بەردەوامە، بەتایبەت بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیانە. پرۆژەیەکە بۆ لە سنووری دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو نوێنەری هاوڵاتیان ئەم بابەتە ئاراسی ئەنجومەنی وەزیرانەکەوە، دواتر ئەمە بێتە پرۆژەیەکی سەرتاسەری هەرێمی کوردستان کە ئەنجومەنی وەزیران کاتێک گشتاندنی بۆ بکایە ڕەزەمەندی لەسەر دەرببڕێ بۆ هەموو هەرێمی کوردستانە چۆن سلێمانی سوودی لێوەرەگیرێ بە تەواوی سێکتەرەکان دووەک ئاوا سوودی لێوەرەگیرێ، هەڵەبجە ئاوا هەولێری پایتەختیش بە هەماشێەوە. کەسێکی وەکو بەڕێوەبەری هاتوشۆی سلێمانی بەڕێوەبەری گشتی هاتوشۆی سلێمانی لە یەکێ لە دوانەکانی ئاڵێ من توانای کەوەکو بەڕێوەبەرێکی گشتی توانای سەرفکردنی 1000 دینارم نییە لەو داهاتەی کە ئێمە پێای ئەەکەین لە کاتێکە کە لانی کەم کە باسی لامەرکەزیەکەی ئەبێ هەم لامەرکەزی ئیداری بێ، هەم لامەرکەزی مالی بێ، هەم لامەرکەزی ئابووری بێ، ینی هەموو بوارەکان بگرێتەوە. بەڕێوەبەرێکی گشتی وەکو هاتوچۆ کە داهاتێکی زۆری هەیە، بەشێکی زۆر لەو کێشانەی کە ڕوبەڕووی فەرمانگەکەی ئەوە بێتەوە لە ڕووی گرفتی هاتوچۆوە، لە ڕووی ڕووداوی هاتوچۆوە هۆکارەکەی جێڕێتەوە بۆ خراپی ڕێگاوبانەکان. یعنی ئەگەر ئەو بتوانێ بە تەنسیق لەگەڵ شارەوانیە ئەو دەسەڵاتیان هەبێ بە بێگەڕانەوە بۆ حکومت لە هەولێر یا لە پایتەخت. ڕۆژنامەنووسێک لەبارەی شۆڕکردنی دەسەڵاتەکان ئاماژەی بۆ ئەوە کرد لە ڕووی گەیاندنی زانیاریەکانەوە لەگەڵ جێبەجێکردنی پرۆژەی لامەرکەزی هاوکاری زیاتری ڕۆژنامەنووسان دەکرێت لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و گەیاندنی زانیاریەکان. بە تایبەتی ئێمە ڕۆژنامەنووسان زۆر بەدەستێوە ناڵێنین بەڕێوەبەرێک کە بەشی خۆی بەشی ئەو سنووری دەسەڵاتی هەیەی زانیاری لەبەردەستایە، بەڵام لەبەر ئەوەی نە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان زۆر پێداگریمان ڕاستە پێداگریەکەین بە قسە، بەس وەکو دروستکردنی کارتی گوشار لەسەر حکوومەت و لەسەر پەرلەمان کە یاسای پێدانی زانیاری بۆ ڕۆژنامەنووسان دەرکرێ. ئەو وەختە من ڕەنگە ئێستا عوزرێ بەم بەو مدیرە بەو بەڕێوەبەرە گشتیە کە ناتوانە زانیاریم باتێ بۆ لە بەرەوەی ئەمری بۆ دەرچووە، بەڵام کە یاسایەکی پەرلەمان هەبوو من بەو یاسایە بە زۆر ئەتوانم زانیاری لێوەرگرم. و هەمان کات یاسایی بەدەستێنانی مافی زانیاریش هەیە، وەرگرتنی زانیاری و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکێک لە بڕیارەکانی لە کۆبوونەوەکانی ڕابردووی هەر لە بەشەکەی لە ئەنجومەنی پارێزگا و بەشەی کردەوە کە ئەتوانین ئێمە زانیاری بدەین و داوای لە حکوومەتە خۆجیەکانی سنووری دەسەڵاتی خۆشی کرد کە هەر زانیاریەکتان لایە جگە لەو زانیاریانەی کە قابلی وتر نین زانیاریەکان تەرح بکرێ بۆ ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان ئاگایان لێ. ئەم بابەتە بۆ ئەوەیە ڕۆتین کەم بێتەوە، خزمەت بکرێ و لە کەمترین کات بکرێ و لە بە ئاسانترین شێوەش خزمەت بگاتە شوێنە جیاوازەکانی سنووری پارێزگاکانەوە بە تایبەتی پارێزگای سلێمانی کە ئێمە ئێستا پرۆژەکە خەریکی گەڵاڵەکردنی. شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ حکوومەتی خۆجی لەم سات و بارودۆخەی کە هەرێمی کوردستانی پێدا تێپەڕ دەبێت هەمووان دەڵێن پێویستی بە لامەرکەزێتە. جێبەجێکردنی لامەرکەزی بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان گرنگە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.